بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. من نام عماد الستار عمره ايش نجو تارخوينم يعني إمام وخطيب لهولير لكم القيمة لأمر لمزقوت خير خوازان صاحبي هالقري برنامج دكتوراه السياسي الشرعي. طبعا بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن طبعا صراحة أنا کارەساتە چیزێک بڕە لە تاریخی نوێی مێژووی خەباتی ڕزگاری خوا کوردی سەراحەتەن برینێکە ساڕەشبوونی زەحمەتە لەبەرەوەی هەرچەندە ئەو کات ڕەنگبی ئێمە مەثەلەن حوزورمان نەبووبی لە ناو حەدەسەکەی، بەڵام هەموو ئینسانێکی بە ویژدان هەستی بە ئازاری ئەو حەدەسە کردووە. طبعا منطقەی حەڵەبجە لەبەرەوەی منطقەیەکە منطقەیەکی جوغرافی سنووریە لەگەڵ ئێران، ئەو پێگە ستراتیژیەکە هەیبووە و جەنگاوەرانی کورد پێشمەرگەکانی کورد کە لەو منطقەی بووینە ئیتر یعنی منطقەکە لەبەر ئەوەی تەماسی شەڕ بووە لە نێوان ئێران و عێراقیش و لە هەمان کاتدا وڵاتی عێراق ڕەنگی هەستی بە ئیحرازێکی زۆر کردبی بەو سفەتەیە و بۆشاییەکی لەوێ بووە. لەمان کاتشدا خۆ ڕەنگبی دەستی وڵاتانی دراوسێشی پێدا و هێتاوەکو حەدێکی زۆر لە بۆ ئیستبزازکردنی وڵاتی عێراق و لە هەمان کاتشدا ڕەنگبی ناحیکمەتی و نادانایی سەرکردەکانی کوردی ئەو کاتشی تێدا هەبووبی، چونکە بەڕاستی زەرورە ئینسان وڵاتی خۆی بپارێزی لە مەرگە ساتی بەو شێوەیە. بەڵام هیچ شتێک مبەرری ئەوەی نییە بەڕاستی تۆ سیلاحێک بەکاربێنی و هانا لە بۆ بەکارهێنانی جۆرێک لە ئەسلحە ببیت کە ڕاستی قانونی نێودەوڵەتی ممنوعی کردووە. لە هەمان کاتدا ویژدانیەن و ئینسانیەنیش کابرایەک پێشمەرگەیە، کابرایەک جوندیە، کابرایەک پاسدارە دژیتووە نوێیاریتووە، بەڵام ژن و ماڵ و منداڵ تاوانی چیان هەیە کە ئینسان وێنەکان ئەبینی ئێستاش لای زالکە دەچیتەوێ یاخود خەڵکی ئەبینینەوەکانیان ئەبینی. بەڕاستی ینی کارەساتەکە جەرێک بڕە هەرچۆنێکی هەبی ئەم کارەساتە بەڕاستی نەدەبوایە ڕوو بدە، بەڵام کە ڕووشیدای تر کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی ڕق و فعل وجودیان هەبووە کارەساتەکە بەو نەوعەگەیشت کە ڕووداوە. ئوستاز تەنها هەڵەبجە نییە، هەڵەبجە کارەساتە گەورەکەیە وەئیلا مەثەلەن بالیسان، شێخوەسان، تۆڵی خۆشناوەتی، قەڵاتزە، یعنی زۆرن لەو شوێنانەی کە چیمیا باران کراوە. بەڵام هەڵەبجە لەبەرەوەی جێگایەکی حەساسیە بۆ یەک دووش بۆ سفەتێ لەسەر حدودی ئێران بووە، دەستگا ڕاگەیاندەکان توانیویتیان یعنی دەنگ و سەدای ئازاری هەڵەبجە بگەون بەگوێت ئەو مرۆڤانێکە ئینسان دۆستن وئیلا معاناتی ئێمە ڕەنگ زۆر معاناتی دیکە هەبن لە معاناتی هەڵەبجە ئازاریان زیاتر بێ، بەڵام ئەمەیان ئەو ئازارەیەکەوە ئینسانەکان و مرۆڤەکان بیستیان. ئوستاز جان طبعا نەما بێ ئەو حەقیقەت بزانین وڵاتانی ئیسلامی هیچ وڵاتێک نییە یعنی ئێستا لەسەر گۆی زەوی کە لەسەر ئیسلامی سێبی بەڕاستی پێی بڵێن دەوڵەتێکی ئیسلامیە. ڕاستە مجتەمع و کۆمەلگاکە کۆمەلگایەکی موسڵمانە، بەڵام دەسەڵاتدارەکان بەشی زۆریان یعنی نەک بەشی زۆریان یعنی تقریبا هەمویان لەلایەن دەسەڵاتێکی دەرەوەی ئێرادەی خەڵکەکەی دانراون. جایتر لەوانەیە سیاسەتی نێودەوڵەتی، سیاسەتی هەرێمی، هەموو ئەوانە دەوربینن لە دانانی ئەو سیستەم و نظامانێکی وایستا کۆمەلگای موسڵمانان بڕێوە. بەڵام لەسەر ئاستی مجتەمع و کۆمەلگا بەڵێ تەئسیرات و کاریگەری هەبووە. من مع الأسف کە کتێبێک هەبوو کتێبەکە تاوەکو ئێستاش لەگەڵدا بین نەمبینیوە کتێبەکە نەمبینیتەوە، یعنی کتێبەکە لە 98 و 99 یعنی تقریبا ئەو دەورانە چاپ کرا 97 و 96 و بەس نازانم من نوسخەم نەماوە ئیتر نازانم یعنی کتێبەکە لەکوێ هەیە. ڕەئی هەموو هەڵوێستی هەموو سەرکردە ئیسلامیەکانی دنیایان خەرکردبوویەوە لە ئیدانەکردنی ئەو کاتی
ومثلا حركات إسلامي أفغانستان، حركات إسلامي باكستان، حركات إسلامي دول منطقي خليجي. مثلا من خۆم گوێم لە دکتۆر مثنى حارف مضاری بوو کە ئێستا ئەمینداری گشتی هەیئەی عولەمای موسلیمینی عێراقیە، کابراایەکی عەرەبە کۆڵان بە کۆڵان دەگەڕان خواردنمان خڕدەکردەوە و جلوبەرگ و پۆشاکمان خڕدەکردەوە لە بۆ خەڵکی هەڵەبجەمان. بەمعنە ئەوە وەکو موجتەمع و خەڵک وەکو موسڵمانەوەی کە حەدەسەکەی بیستنی تەکاتوف هەبووە بەڵێ موقفیشە بووە، بەڵام لەبەری موقفەکان زەعیف بووینە نەگەیشتە ئاستی دەوڵەت، بۆیە ڕەنگدانەوەی نەبوویە لەسەر ئاستی ڕاگەیاندن و مێژوو. ئوستاز تەنها سەدام نییە کە تەحەمولی مەسئولیەتەکە، لەبەرەوەی سەدام جزئێک بووە لەو سیستەمەیکەوە حکم دنیای کردووە، بەڵکو جزئێکی زەعیفیش بووە. ما بێ بزانین کە ئەو کۆمەڵگەیان لەسەر ئەو فەلسەفە دنیا بینیە کە ئێستا کۆمەلگە ئینسانی بەڕێوە دەبات سێبە، یعنی بە بەرچاوی ئومەم المتحیدە، بە بەرچاوی مەجلیسی ئەمن، بە بەرچاوی منەظەماتی حقوقی، بە بەرچاوی طبعاً کێف پێی فرۆشتووە شەریکێکە والله ئەعلەم ئەگەر باوەڕم هی دۆناڵد ڕامسفێڵدی بووە بۆی کەوا ئەحیان داوەتی هەندێک شەریکات ئەڵمانی بووە بۆی کەوا تعاونیان لەگەڵا کردووە. بۆیە قووە و هێزەکانی دنیا تەحەمولی مەسئولیەتەکەن ئەو جارە و کەسانێک کەوا فەرمانیان پێکراوە تەنفیزی بابەتەکان کردووە، لەبەرەوەی لە قانوناوەی کە ئەمریکاوی کە تەنفیزی شەکار وەکو یەک دیکە تەحەمولی مەسئولیەتەکەن. أكيد بالتأكيد بالتأكيد بالتأكيد. يعني من كان دكتور لقمانم لەگەڵا يعني لەبەروی خۆی یەکێک بوو لە بەرکەوتەکانی ئەنفال، يعني ئێستاش فەقیری لەگەڵ دابی لە ڕووی نەفسیەوە کە باسی ئەکردیانت لەبۆدا کەنەیم برایکی بەڕێزم وەکو بەڕێزم مامۆستا هەورامان گەڵێتێنەی خۆی یەکێکە لەو کەسانەی کە داکوباوی لە باوەشی داکوباوی بووە، مثلا داکوباوی وفاتیان کردووە، منداڵ بووە ئێستا ئەندام پەرلەمانە کە لەگەڵیان دادەنیشیانە کە دەچی هەڵەبجە بەڕاستی دەسەڵاتی سیاسی کورد یەکجار کەم تەرخەم بووە لەوەی کە خزمەتی خەڵکی هەڵەبجە بکە، خزمەتی بەری هەڵەبجە بکە، هەڵەبجە وەکو شارێکی مەزلوم مستم لێکراو و بتوانن تەعویزێکی نەفسی بۆ نەوەکانیان بکەنەوە. مع الأسف ئێستاش لەگەڵ بابی ئاسەواری هەرما. ئوستاز لە کۆمەلگای نێودەوڵەت شتێک نییە بەناوی ویژدان، شتێکی بەناوی مەسلحەت و بەرژەوەندی ئیشی لەسەرەکەن. ئەو کاتێکە مثلا بەرژەوەندی وڵاتە زلێزەکان لەوەی دابووکەوە وڵاتی عێراق ئەو جاراتن بە دوای ئەم مبەرراتانە داگەڕان کە بتوانن شەرعیەتێک بدەنە کارە ناڕەوایەکانیان کە لەو سەبارەت بە ئەهلی عێراقیان کرد. یەک لەو بابەتانە مەسئلەی هەڵەبجە بووە کە کۆڵن پاوڵ هات لەوێ کۆمەڵێک وەفدی بیانی هاتن ڕێکخراوێت نێودەوڵەتەکانی سەرۆکەکەی خەڵکی بۆ میاباران کە سەرۆکەکەی خەڵکی یابانە جێگەرەکەی خەڵکی هەڵەبجەیە، ینی کۆمەڵێک شتی ئاوا کراوە بەڵام ناگاتە مستەوای پێویست. یعنی مەسئلەکە ئەوەیە یارمەتیدانەکە یاخود ناساندنەکە لەسەر ئەساسی هەستی ئینسانی نەبووە، لەسەر ئەساسی هەستی بەرژەوەندی وڵاتە زلێزەکانی دنیا بوو، چونکە فەرقەیە ئەگەر بێت لەسەر ئاستی ئینسانی پێم بابەتە بەردەوامە بیت، بەڵام ئەگەر بێت لەسەر مەسائیلی بەرژەوەندی و مەسلحەت ئەو کاتێ مەسلحەت و بەرژەوەندی کۆتایی دێن ئەو گرنگی پێدانش کردوتە. ئوستاز طبعا ئەو بابەتە زۆر ئاو هەڵەگری بەڕاستی زۆر شت هەڵەگری، بەڵام ئەوەی کە جێگای داخاوەیە کە ئێمە مێژوو نووسان ئەگەر بە هەڵەدانت موریز بۆکاییە عفەن کریسکۆ چێرایە قسەیەکی هەیە ئەڵێ کورد سوود لە مێژوو وەرناگری. ئێمە سەبارەت بە خۆمان ئەبێ بەڕاستی من بابەتانە محاولە بکەین جارێکی کردنێ و کۆمەلگا ئێمە دووبارە نەبێتەوە سیاسەکانمان بای ئەوەندە تەجروبە لە وەرگرتنی جارێکی دیکە و تەڵ سوێری نەدەنە خەڵکی کوردستان و بشتوانین بەڕاستی برایەتی بەهێز بکەین، بتوانین ئەم کۆمەڵکوژیان کارە ساتانە لە تەکانێک بۆەوەی بەرەو پێشتر بڕۆین ئافەکانمان زیاتر دەستەبەر بکەین و داوەش لە موسڵمانانەکەین بەوەیکەوە تەماشاکە ئێمە کورد بەشێکین لە گەلێکی مەزلوم و ستەمدیدە لەژێر ئەم سیستەمە دڕندەیە کە ئێستا حکمی دنیاکە. قەناعەتم وایە بەوەی کەوا ئەگەر بێت و هەموو لایەکمان متعاونی یەکدیکە بین سیستەمێک کە هەڵقوڵای فەلسفە دنیای ئیسلام بیگوێڕێتەوە جارێکی کە گەلان ئەتوانن بە ئازادی و هەروە بە ئارامی دوور لەم کۆمەڵکوژ و کارە ساتانە بتوانن بەیەکەوە ژیان گوزەر بکەن.